بەنای خوای بەخشندە و میرەوان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان باسکردنە لە سەر گرانبوونی کڕی گواستنەوە کە چەند ڕۆژێکە کڕی گواستنەوە نێوان شارەکان ناوخۆی شارەکان گران بووە کەمەش گلەی و گازندەی هاوڵاتیان لێکەوتوتەوە بەشێک لە شۆفێرانیش لە چەند ڕۆژی ڕابردوودا گردبوونەوە و خۆپشاندانیان ئەنجامدا بۆی کە بنزین گران بووبوویە ئەوانیش ناچار بوون کە کڕی گواستنەوە گرام بکەن. ئێوە یازیش دەتوانن سەرنج و تێبینەکانتان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشە جوانەکەی کەناڵی پێیان دەردەکەوێت ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو لەبەر ئەو بابەتە. لە هەرێمی کوردستاندا ڕۆژ لە دوای ڕۆژ بابەتەکان ئەو بابەتانی کە پێوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە پێوەستن بە گوزەرانی هاوڵاتیانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ گران دەبن بۆ نمونە نانە شمەکە هەموو ئەو پێداویستیانی کە پێوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ گرانتر دەبێت. ئەمەشی هاتە سەر کە گرانبوونی نرخی گواستنەوەی هاوڵاتیان لە نێوان شارەکاندا یاخود لە نێو شارەکاندا کە ئەمەش هۆکاری سەرەکی بۆ حکوومەت دەگەڕێتەوە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان سوتەمەنی بە گران دەداتە بازرگانەکان و بازرگانەکانیش بە گرانتر دەیدەنەوە بە شۆفێران دوجار شۆفێرانیش ناچار دەبن کە نرخی کڕی گواستنەوەکە گران بکەن لەسەر هاوڵاتیان کە ئەم بابەتەش دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت وەزارەتی پلاندانان و گواستنەوە و نەوت و سوتەمەنی چارەسەری ئەم کێشەیە بکەن. بەشێک لە شۆفێران ئاماژە بەوە دەکەن کە تەنها نرخی بنزین نییە گران بۆ کاریگەری هەبوو لەسەر ئەوانیش گرانکردنی کڕی گواستنەوەکان بەڵکو ئەو یەدەک و شمەکانی کە بۆ ئۆتۆمبیلەکانیان پێویستە ئەوانیش بە ئامان شێو لە نێو بازاڕەکاندا گران بۆ نە شۆفێرێک چەند کاژمێ بە لە ئێستا قسەی بۆ کەناڵی پێیان دەکرد ئاماژەی بۆ دەکرد کە لە ماوەی ڕابردوودا تای کڕیەوە بۆ ئۆتۆمبیلەکەی بە $120 ئێستا بۆتە $280 کامەش جیاوازێکی زۆرە بۆیە بەشەکانی دیکەی ئۆتۆمبیلیش پارچەکانی دیکەی ئۆتۆمبیلیش کە گران بوون شۆفێریش ناچارە کە کڕی گواستنەوە گرام بکە و لەلایەکی دیکەوە سندیکای شۆفێران ئاماژی بەوە کرد کە بە تەواوەتی حەق دەدەینە شۆفێران بۆی کە نرخەکانیان گران کردو بەڵام ئەگەر دابینکردنی بنزینی 690 دیناری دابین بکرێت بۆ شۆفێران ئەوانیش هەوڵ دەدەن کە کڕی گواستنەوە کەم بکەنەوە. لە پێش جژنی ڕەمەزانی پیرۆزەوە بنزینی 690 دیناری لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانیدا دابەش نەکراوە کە کۆمەڵێک هۆکارێگەیە و هۆکارەکان بە دیاریکراوی ڕوونیەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانیداوە لە لایەنە پەیوەندیدارەکان دەکات کە چارەسەری ئەو گرفتیان بۆ بکات. لە هەرێمی کوردستاندا لە سنووری پارێزگای هەولێر کۆمپانیای کار مانگانە 250,000 بەرمیل نەوتی خاو پاڵافتە دەکات و دەیکاتە بەشەکانی دیکەی سوتەمەنی کە لە ماوەی ڕەمەزان لە جژنی ڕەمەزانەوە ئەو بڕێناتۆتە سنووری پارێزگای سلێمانی کاوەکو بتوانن کە ئەو بنزینە هەرزانی کە حکوومەتی عێراق دابینی کردووە تا بەشی کەم بەسەر شۆفێراندا. دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک مەحموودمان لەگەڵە لە دووە. کاک مەحموود سڵاوی خوا لێبێت. چۆنی باسی سەرچاوەکانم کاک مەحموود والله بەداخەوە مامۆستاکەم حکوومەت سەبەبە هۆکار سەبەبە کە ئەم بەهای پاسەکەی گران دەکەتەوە هەروەها بەداخەوە خەڵکێکی استیغلالی خەڵکی خۆ دەکاتەوە دیگەیشتی مامۆستاکەم خەڵکی خۆ دەکاتەوە یعنی بەداخەوە هیچ ڕقابەت نییە هیچ حکوومەتێک نییە مثلا لە شەری دووک لەناو خۆدا مثلا بە پاسەکەی پێنسەدا لەسە مەحەڵە خوا نەبێتەوە لەسە مەحەڵە بێتە بە 750 خەڵک چی دەکاتەوە خەڵک چی دەکاتەوە دووەکیش بامان شێوە نرخی وڵا نازانم هیچ تەوالا نەهاتووە بەس ترسم هەیە وەلبێتەوە ترسم هەیە. لە نرخی بنزین چۆنیە شۆفێران چی دەڵێن ئەو بارەیەوە گرانە و هەروە یعنی سرایە لە بنزینەکان و هەروها خەڵکێکی مەجبور چتە لە مووسڵ بنزینی وەردەکەتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دوهۆکەوە لەگەڵمانە بوو. بەڵازان و خۆشەویستان لەگەڵەوەی کە کڕی گواستنەوە لە بەشێکی زۆری شار و شارشەکانی هەرێمی کوردستان خەریکە ڕوو لە گرانبوو دەکات بۆ بەشێکی گرانیان کردووە بەڵام ئەو شوێنانی کە
پێوەستە بە خواروی عێراق و کەرکووکەوە تا ئێستا شۆفێران کرێکانیان گران نەکردو بۆی کە ئەوان باز لەوە دەکەن کە لە سنووری خۆیاندا بنزین بە 450 دینار دەکڕن بۆیە بە هیچ شێوازێک پلانیان نییە بۆ گرانکردنی بنزین. بەداخەوە لە جیاوازی زۆر هەیە لە نێوان نرخی بنزین لەگەڵ هەرێمی کوردستان و خواروی پارێزگاکانی عێراق بۆی کە لەوێ بنزین بە 450 دینار دابش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا، بەڵام لێرە نرخەکە ڕۆژ لە دوای ڕۆژ گران دەبێت. ئەمڕۆ نرخی نۆرماڵی بنزین بە 1050 دینار بوو کە پێشووتر لە چەند ڕۆژیدا ڕابردوودا لە هەفتەی پێشوودا بە 900 دینار بوو، ئێستا گەشتۆتەوە 1050 و شۆفێران ترسی ئەویان هەیە جارێکی دیکە ئەم نرخە ڕوو لە بەرزبوونەوە بکات. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک سەردار لە سلێمانی. کاک سەردار سڵاوی خوا لێبێت. سڵاوی خوا لە تۆ و لە بینەرانت لە هەموو ئەوانەی کە گوێیان لێ جاچ بە ڕادیۆ چ بە بینەرەجان. وەڵی چێ بەرپرسەوە هەمووان چێ بەرپرسە پارتی دموکراتی کوردستان بە دەرەجەی یەک بۆ ئەوە بە دەرەجەی دوو. وەڵی ئەسا حاکم لە کوردستانە چیە پارتیە ئەمە درۆدە لە شێوان تراری وەکو چۆنەوەی بەشت وەرەگرن هەنێکیان بەشە دزی وەرەگرن هەنێکیان بە حەقی خۆیان زانن، بەڵام ئەوەی کە خەتایازی دەرەجەیەک پارتیان جا یەکێتی ئەنجا کۆمەڵ و یەکگرت و گۆڕات لەبەرەوەوانە ئەمانی خۆی جوێتی جارانە نەماڵن خۆ لە حکوومەتانین بۆچی ئەوان بەرپرسن بەخوا بەیانی بڵێ پارتیەک پێ بڵێ یەکیان نارە بڵێن نا لەگەڵ ڕێز ناخۆ یەکگرت و بەڕێگەکانی سوتانی خوا خۆێرا بڵێن کۆمەڵ جواب زانم تا ئێستا سزیان هەیە لە ئەسڵیان مواجهش داوای مواجهش نارم کرد ئەمە ڕاستی برای بەڕێزم ئەنجا بە یەکتی کامیان لەگەڵ سەرۆی کێرم کۆ بنەوە فەرمو ئەنجامەکانی چییە سۆڕەدان ئەنجامی نییە بۆیە کۆ بنەوە لەبەرەوەی کە بەشەکان نەبڕێ ئەمە حەقیقەتە برای بەڕێزم بەڵام بە دەرەجەی یەک پارتی دموکراتستان تاوانبار. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک سەردار لە سلێمانیەوە لەگەڵمان نبوو. دەچمە لای بەشێک لەو کۆمنتانی ئێوەی ئازیز کە لە ڕێگەی پیجی پەیامەوە بۆ ئەم تۆڕێتان نووسیوە. کاک محەممەد جەباری دەنووسێت بەرپرسەکان بازرگانەکان لێی بەرپرسن، واتە ئەو بەرپرسانی کە خەریکی بازرگانی بەرپرسن لە بەرزبوونەوەی هەموو ئەو گرانبوونی کە لە هەرمی کوردستاندا ڕوو دەدات. کاروختەها دەڵێت گرانبوونی هەر شتێک تەنها خەڵکە فەقیرەکە دەبێتە قوربانی، کەسیش خۆی ناکات بە خاوەنی دروستبوونی کێشەکان. وەروها عەبدولسەلام حەمزە دەڵێت خەڵک خۆی بەرپرسە لە گرانبوونی هەموو شتێک چونکە بێدەنگی هەڵبژاردووە. هەڵبەتە بەشێکی زۆر لەو کۆمنتانەی بخوێنیتەوە هەوڵاتیانێکی زۆرە کە بەرپرسیارەتی تەواوی ئەو شتانی کە پەیوەندی بە گوزەرانی هاوڵاتیانەوە پەیوەندی بە خراببوونی ژیانی هاوڵاتیانەوە هەیە دەیخەنە ئەستۆی خەڵک. بەڵام من پێم وایە کە زۆرێک لەو خەڵکە ژەر خۆمانین بەڕاستی کە کاریگەریمان هەبوو لەوەی کە نەتوانین کاریگەریەکی باشمان هەبێت لەسەرەوەی کە قبول نەکەین کە ئەم هەموو ناحەقی و نادادیمان بەرامبەر بکرێت. کاک داود حەمەکەریم دەڵێت کەسی شیاو دەبێت لە شوێنی شیاو بێت هەتا خەڵک دڵخۆش و ئاسوودە دەبێت. خاتوو پەروین عەلی دەڵێت حکوومەتی چی دوو حیزبی بازرگان حکمی ئەم میلەتە دەکەن و ئەوانیش لەبەر بازرگانی ئاگایان لە هاوڵاتیان نەماوە. دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشا باشی برای جان. كم بارية زفاف يا رب. سرنجی تۆ کاک باوکی محەممەد. باركات والله يا من سائق تاكسي ما بنزينك براسي زور بيتامي كردي يعني نفري هر دقري هذا يستي 1000 2000 يا مش بنزين كذا كان ب 1000 يعني. زۆر پێم خۆش بوو کە شۆفێرێک پەیوەندی کرد. خۆت شۆفێری تو تەکسی پێیە؟ زۆر باشە. ئێوە زۆرێک لە شۆفێران لە سنووری پارێزگای سلێمانیدا لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندانیان ئەنجامدا بەوەی کە بنزینی ئەوەی عێراق کە دابینی دەکات دابش ناکرێت لە سنووری سلێمانیدا لەوێ ئەو بنزینە دابش دەکرێت بەسەر شۆفێراندا؟ لە هەولێر دابش دەکرێت بەس ئەمە ئیش و کارم عایلەمە کارم سعات دەبی لەسەرڕێدا. بەڵێ لەبەرەوەی ئەگەر ناخۆ مشکلە نیە تەدا پێ بەس ساعات 4 ساعات لەسەرڕێ بووی ساعات 5 ساعات 9 دەبە بەر ناکەوی. ڕاستە. يعني عندك شيء براسي يعني كومل دبي يعني شتى بكاتن هذه بتشكات نقول هو براسي يعني ما استوت بين يعني بخصوص دايتنغو يعني انقول هيف خفتي ناك يعني بين حكومتي كاكا كل هذا ما فيش خفتي كون خارج بيزان براسي
کۆمەڵی دادگەیشت لە ڕێگەی پەرلەمانتارەکانیەوە دڵنیا بە کە هەوڵی داوە زیاتریش هەوڵ دەدات بۆ باشترکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان بەڕاستی تەنها لە ئێستادا نرخی کڕی گواستنەوە نییە بەنزینە خۆراکە ئەو شمەکانەیە کە لە دەرەوە دەهێنرێتە هەرێمی کوردستان تەواویان گران بوون و ئەمەش کاریگەری هەبووە لەسەر تەواوی ژیانی هاوڵاتیان لە لایەکی دیکەشەوە دواکەوتنی موچەش باماشەوە کاریگەریەکی زۆری هەیە بۆی کە موچەکەیان دوا دەکەوێت هاوڵاتیان فەرمانبەران ئەمەش دوجار دەبێتەوە هۆی بارگرانیەکی دیکە بۆ هاوڵاتیان دەچمە لای پەیوەندیەکی دیکە هاوڕێ حەکیم لە گەرمیانەوە لەگەڵمانە کا گەورە سڵای خوا لەبێت سوالە جەناب کاکە گیان نازانم ناوی خزمەت دانیار کاکە دانیار سلامت بی کاکە وەڵی قوربانی سەروم ئێمە لە بەغا ئیش ناکە ئەگە تۆزێ کاتم دێتێ مەمنون دەبم لە خزمەتتان فەرموو قوربانم کاتی ئەو کاتەوە کە اقتصادی کەوتە سەر عێراق و کاتی شەڕەکەی سەدام باوەڕ بووە بەو خوا خەڵکی کردین لە ماوەی یەک سەعاتە چانسەری عێراق وتی ئەبێ شەکر نەکرێتە سادەمەنیوە بە هیچ شێوەی چوینە دووسێک والحاصل سادەمەنی و ئەمانە وتیان کاکە بڕیاری سەید ڕەیسە و نەما بەس عێراق بۆتە زای چی بۆتە حیزبێنە هەر بۆتە عەشرەت هەر عەشرەتێک و کۆمەڵێکی ئیسە نیوەم عەشرەتانە فەخیرن لە ڕاستیان نازان ئەی ناوان حیزبێ بۆ خۆیان دروستەکەن والله برا ئیسە عەشرەتی وایە لەو حیزبانە گەورەترە بەس نازانن فەخیرن بۆ خۆیان ئەوی حیزبێ دروستکەن ئیمڕۆ بۆتە پشتکێنە هەر کێ پشتێکی بێ و تۆزێ دانیاری بێ بۆ خۆی هەر ئەوەتان ئەینا حکومەت یانی لە هەولێر چیە و لە دۆخچیە و ئێمە کوردین و داران شەڕێکە بۆیان ئەوە دەستی ئێران ئەوە دەستی سەدام ئەوە دەستی تورکیا ئەی ئەمە دەستی کێیە بەس پێم ناڵێ ئەمە دەستی کێیە کەوا ئەکا لەم میلەتە داماوە دەستی لایەنە پەیوەنددارەکان ئەوانەی کە بەرپرسن لەم حکوومەت و لەم وڵاتە کە دەستی ڕئیسی ئەوانن هەموو شتێ بەدەست ئەوان کە چارەسەری تەواوی و کێشانە بکەن ئیتر بۆچی دەستی دەرەکی ڕاستەکە کە زۆر جا بیانیەوەی دێنەوە کە خۆپشاندانێکی بچوک بکرێت دەکرێت دەڵێن یەکسەر ئەمە دەستی دەرەوەی لە پشتیان دەستێکی دیکەی لە پشتەوەیە بەڵام کە گوزەرانی هاوڵاتیان بۆ شێوازە بێ دەستی چی ینی هۆر خۆیان بەرپرسن لەم بارودۆخی کە لە ئێستادا هەیە یعنی ماوە ساگیان تۆ سێر کە باوەڕکە لە بوومەلەرزەکەی ئەو ساڵۆ تا ئێمە تا ئەم هاوینەوە نەگرێت ئیتر ئەمتیان داتێمە ناوتەکان چۆن دام ناڵێکیان خسە دەسەری خوا ئاگادارە ئاستێکی خسە ناوی نازانم مترە نیو مترە چەندێکی تێکەوە تەواو کاکە لایوە 2000 3000 بەرمیل لە دەروی خەن گەڕانێتەوە و خەڵکە خوا ئاگەدا تێگەی یعنی بەرپرسێک نییە بەس کێشەی نەوتەکە نێوە و کێشەی پارەیان نوێ ئەوان کێشیان نیە میلەتان نییە حەق دەکەن میلەت حەکتۆن بچەوچێتەوە سەر هەڵمەدا لەبەرەوە تەنها هەر لە ژێدەستی ئەوانە بین وەکو ئاغاکانی قەدیم چۆن فەلاحەکانیانە چەوسانۆ ئەمانیش ئاغا و دەرەبەگن ئەمانە حکوومەت دین حیزبن تێگەی یعنی ئەبێ ئینسان بزانێت تۆ ئەوە 31 ساڵە ئەم خەڵکە هاوارت مزاهرە بووە نەوت بانزینەوە تا لە وڵات 450 تێتە داناسیا و ئەوێتە 1000 ڕوبەت یعنی ئێمە تاکەی هاوارکەینە کێ نازانی کێ لێپرسینەوەی لێ بکەیت نازانی کێ هاوار کاتە داوا لە پارتیەکەی داوا لە یەکێتیەکەی نازانی داوا لە کێ بکەیت داوا لە خەڵک وەڵڵی حکومەت ئەم خوای گەورە هەڵی پاسپشتی ئەم حکومەتەوە هاتی تێگران فەرمووی سەر نێزوە 850 تێک احترام هەیە بۆ کەناڵەکەتان و بۆ بینەرانتان تا 250 یعنی هەر بە ئاشکرا ئامەیان ئەم حیزبانە خوای گەورە وای ئەم خەڵکەی والیە کردووە ئامەی ئەم حیزبانیە با زۆر کاتی لێ نەگرم و دەستی ماچەکەم و مەمنونم بەڵام ئاردەکەمان ئەمە چەندێکە ئەمە 4 مانگە وەرنەگیرا ئەیناتەمەم ئاردە بۆ وایە ئەو شارمان لێ کرد زۆر سپاس بۆ کاگاوڕێ لە گەرمیانەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکدەوەن لە سلێمانیەوە لەگەڵمانە کاکدەوەن سڵای خوا لەبێت ئەم کاتت باش کادانێژات سەرچاوەکان و کاکدەوەنجان باشی قوربانم کاکە سپاس دەکەم کاکە من وەکو خەتی هێڵی سەرچنار ئێمە ئەمڕۆ نرخەکەمان بەرز کردێتەوە بۆ 750 دینار و هیچ ئامادەی ئەوەشمانیانە نرخەکە دابەزێنین هەتا بەرزی بەنزین ئەوە گرانێت یعنی بەڕاستی بۆ ئێمە دەری ناهێنێت ناتوانین لیترێ بەنزین بە 1025 دینار بۆ ئێمە زۆر ئەکەوێت ماخول نییە ئێتێکی وەکو من کرێچیم باشە شتێکم لێ نەخۆشە لیترێ بەنزین بە 1025 دینار من جاری وایە لە سەعات 5 بەیانیوە ئەچمە دەرەوانێت تاوەکو ئێوارە 1000 بۆ ئەمێنێتەوە دوێنێ من سەعات 5 چوومەتە دەرەوە هەتاوەکە ئێوارەکەی هاتوومەتەوە 1000 بۆ ماوەتەوە یعنی بەڕاستی تۆ 1000 دەخلێک درێخانی پێ ئەدرێ نەکرێ خەت و ساحانەی پێ ئەدرێ ئەو بەنزینی لە عێراقەوە دێتە پارێزگای سلێمانی ئەگەر بۆتان دابین بکرێت پێت وایە کە کڕی گواستنەوە وەکو خۆی لێ دێتەوە و ئێوەش دەتوانن کە زیاتر قازانچکەن لە وەکو ڕابردوو ڕاستە
دەکەی لەگەڵتان بەڵام کوالێتەکەی ئەوە نییە باوەڕم پێ بکە هیچ کوالێتیەکی نییە ئەو بەنزینی کە هەناوی ئێراکێتەوە سلێمانی ئەو کوالێتی نییە کە بڵێ بەحمەل بێت باوەڕکە نمرە 1 و 2 بێعیان یعنی معقول نییە بەحمەلی ئەوە نایە تۆ بڵێ چی ئەەکەم دوای ئەوە بەنزیخانەیە بۆ من داهەنێت لە سنووری بەرەوەی شارە بۆ من خەتێکم هەیە خەتەکەم خەتی سەرچنارە لێرەوە ئەگەمە تاسوجایی تا ئەڕۆم و ئەگەڕێمەوە بەلایەنی کە مۆدەلی تر 15 تاخوا ئەوە نایڵێتەوە بۆ من لەگەڵ لایەنە پەیوەنددارەکاندا کۆبوونەوە هیچ لایەنێک پەیوەندی پێوە کردوون کە لێتان بپرسێتەوە بۆچی نرختان گران کردووە؟ جۆمان لێ ناگرم یەک ساڵی ڕێگە ئێمە ئەچینە بەردەم سندیکا کۆ بینەوە لە بەردەم قایمقامێدا کەس حسابمان بۆ ناکات هەر ئەمڕۆ نابەیانیمان پێکرێ یعنی بەڕاستی ئەمە ژیان نییە ئێمە گیان هەر نرخی پاس دیارە یعنی بۆ دەبەیەکی زەیت وە 5,000 بریسکێک کیلۆیەکی بە 4,000 ینی کەس بۆ نایەتە 4,000 پێم وایە کاک دەوان ینی سەرنشینانیش وە زۆرێک لە هاوڵاتیانی دەزانن کە خەتا لە ئێوە نییە گرانتان کردوانی شتەکە دیارە بەڕاستی ینی هەموو لایەک پێی خۆشەکە نرخی بنزین هەرزان بێت و ئێوەش بتوانن کە کرێکە هەرزانتر بکەن ینی هەر کەسێک لە ماڵەوە ئەگەر ئۆتۆمبیلێکی شیە بێ دەزانێت کە هۆکار چییە کە نرخەکان بۆ شێوازە بەرز بوونەوە کری گواستنەوەی خودی نێو شارەکان و دەروی شارەکانیش کە بۆچی گران بوون. زۆر سپاس بۆ کاکدەون لە سلێمانیەوە لەگەڵمان نەبوو دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد سڵای خوا لەوێت. سلام علیکم برایەکەم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. برایەکەم بەڕای من لایەنێک بەرپرسە بەڵام ئەو لایەنە بوونی نییە ئەویش حکوومەتە خۆی ئەگەر حکوومەت هەبێتن لە هەموو وڵاتێک و لە هەموو هەرێمێک و لە هەر شوێنێکی سەر ئەو ئەرزە ئەبێ ژیان تەنزیمی هەبێتن هەموو شتێک نابێ دل لە ڕوو جەنابتالی کەربازاڕێ بیتن باشە بن پرسیارێکی تر دەکەم لە دەسەڵاتداران نارم لە حکوومەت لەبەرەوەی من سەرەتا وتم شتێک نییە لە هەرێمی کوردستان دا بە ناوی حکوومەت چێ بەرپرسە لەو بابەتەیەوە کە خۆی بە بەرپرسیار بزانیتن باوەڕ بکە برایەکەی من دەسەڵات ئەو شتانە بە ئەنقەز دەکا ئەوە هەموو ئینتقامە لەو خەڵکە هەموو ئینتقامی ئەوەیە کە ئەو میلەتە هەڵوێستەی جوامێرانەی وەرگرتە و متمانەی بۆ دەسەڵاتە نەمایە و لەلایەنێکی ترەوە من دەتوانم بێم هەموومان بەرپرسیارم تێیدا و بە هەموو حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە ئەویش چییە ئەوە زوڵمە و نابێ قبوڵی بکەین ئێمە دەبێ هەڵوێستمان هەریتن ینی بەڕاستی کاک ئەوە گیان من هەرچە لە ناوەکەی جەنابیشم نازانم دانیار ئەوە تازەیە بەرنامە پێشکەشەکەم لەبەرەوە کەمێک لانە بینەرانی عزیز ئاشنابن نەبن بە ناوەکەم ناوم دانیارە زۆر لێ هاتووی لە پێشکەشکردنی ئەو بەرنامە برا قۆزەکەم ئەمن بە سەڕاحەتت پێ بڵێم بەڕاستی لە هەرێمی کوردستاندا بە ئەو قسە بچێتە بنجوێی هەموو دەسەڵاتداران و هەموو ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی شەوات ژیانتان لە کوردستاندا نەهێشت بەڕاستی کوردستان ژیانی تیا نەمایە هەموو تاشێکی کورد لە هەر هەمووان بێزارە یعنی بەڕاستی پێبێم من بەش بە حاڵی خۆم هەر حیزبێک خاوەن کەسانی دەستپاک و دەمپاک و دامێن پاک بیتن ئەولەویەتە لە لای من لە باشیەوە بەڵام خەڵک ئومێدی بەوانەش نەماوە خەڵک ئومێدی بە ئێوەش نەماوە لەبەروەی هیچ هەڵوێستێکتان نییە لەبەروەی هیچ یعنی شتێک ناکەن کە دۆخی گوزەرانی خەڵک بگۆڕن کاکە زانیار گیان من بە سەڕاحەت بڵین لێرەدا ئەگەر بەڕەهایی بڵین ناحەقیە بڵین کە هیچ ڕۆڵێکیان نەبووە بۆ فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمان لە ڕێکخراوەکانیان بەرپرسەکانیان ئەنی بەڕاستی زوڵمە ئەنی ئێمە ئەگەر بەکرداریش زۆرجار نەمانتوانی بێت مەسەرەن کۆمەڵی دادگەی نەیتوانی بێت ئەو بابەتانی کە پێوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە چارەسەریان بکە بەڵام فشارێکی زۆری کردو کە چارەسەری تەواوی ئەو کێشانە بکات تەواوی ئەو شتانە بکات کە ناحەقی بەرامبەر بە میلەتە دەکرێت ڕاستە کەم و کورتی هەیە بەڵام ناحەقی بەڕەهایی بڵێ کە هیچیان نەکردووە کاکە زانیارجان من ناوەم هیچتان نەکردووە من ناڵم هەرچی کردوستانە علامەتی ئیستفهامی لەسەرەوە خراپبووە من دەڵێم هەرچی کردوتانە 100% ئیشاڵڵا مای ڕۆژامەندی خوای گەورەی و بەس کاری باش لەوەوە دەوەشێتەوە بەڵام کاکە ئەوە تمۆحی خەڵک نییە بە تەواوەتی ئەوە ئەو دەسەڵاتە زاڵم و دیکتاتۆرە ناتوانی بگۆڕیتن کەواتە ئەتوو جێگای ئومێدی من نی
کەواتە ئەتوو بەدیری دەسەڵاتنی ئەتوو ناتوانێت ببی بەو دکتۆرە کە ئەو ئازار و ئەو سەرەتانی ئەو دەسەڵاتە خستیتێ سەر دەستەی من ئەتوو تیمارم بکەیت تۆ لە مەبەستەکانی من تێ بگات برای من خەڵک ناومێد بوو لە هەر هەمووان خەڵک دوول لە ڕوو جەنابتان ڕقی لە هەر هەمووانە لەبەروی ڕۆژ بە ڕۆژ ئەو میلەتە زوڵمی لێ دەکرێت کە کارەبا یانیە یا گرانە ئاو یانیە یا گرانە بنزین و غاز یانیە یا گرانە تخوا شەرمووە ئەمن بەش بە حاڵی خۆم ئەگەر دەسەڵاتدار بم والله ڕوم نابێمە سەر تەلەڤیزیۆنێ بەرامبەر بە خەڵک ڕاوەستم ئەوجا لە هەمان کاتیشدا ئەگەر ئۆپۆزیسیۆن بم هەم ڕوم نابێم بەرامبەر بە خەڵکدا ڕابوەستم و قسان بکەم برێ من ئۆپۆزیسیۆنم لەبەروی ئۆپۆزیسیۆن بوون ئاوا نییە وەرە تەجروبەی سەیری ئەو وڵاتە پێشکەوتوانە بکە بزانە ئۆپۆزیسیۆن چۆن دەسەڵات دەگۆڕیتن من ئەو ئۆپۆزیسیۆنانەی ئێستا هەموو بە دوکانی سیاسی دەبینم. باوکی محەممەد ئۆپۆزیسیۆن ڕۆڵی سەرەکی ئەوەیە کە چاودێری حکوومەت بکە و تەواوی ئەو کەم و کورتیانی کە لە حکوومەتداهان پیشانی هاوڵاتیانی بات سێر کە لە وڵاتە پێشکەوتوانە کە ئۆپۆزیسیۆن و کارە دەکات هاوڵاتیان هۆشیاری ئەویان هەیە کە ئەمە قبول نەکەن بەڵام هاوشانی ئۆپۆزیسیۆنیش خەڵکیش هاوڵاتیانی ئەم هەرێمە هاوکاری ئۆپۆزیسیۆنین کە بۆنە ئۆپۆزیسیۆن تەنها ئیشی ئەوەیە کە کەم و کورتیەکان پیشانی خەڵکدەیە بە گەندەڵی بەرپرسەکان بازرگانیکردنی بەرپرسەکان پیشانی هاوڵاتیان دەدا دەبێت هاوڵاتیش ئەوەندە هۆشیاری ئەوەی هەبێت کە ئەمە قبول نەکات بێتە شەقام بێتە خۆپشاندان ئەنجامداد ینی بۆچی تاکی کورد وا تێبگات کە هەوێنی هەموو خۆپشاندان و گردبوونەیەک دەبێت ئۆپۆزیسیۆن ڕێکی بخات بەڵام لە وڵاتاندا بۆ شێوازە نییە ئۆپۆزیسیۆن پشگیریان دەکات ئۆپۆزیسیۆن تەواوی ئەو کەم و کورتیانەی کە هەن دەیخاتە ڕوو بۆ هاوڵاتی بۆی هاوڵاتیش لە وڵاتانە قبولی ناکات و دێت بەرەنگاری ئەو حکوومەتە دەبێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە زۆر جار دەگۆڕێت بۆ ئەوە دەگەڕێتەوە زۆر جار هۆشیاری ئەو وەزیرەی ئەو وڵاتەش کاریگەری هەیە لەوەی کە گۆڕانکاری بکات زۆر جار بە بچووکترینش دەست لە کار دەکێشەوە بەڵام ئەمە لە وڵاتی ئێمەدا بوونی نییە زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە لەگەڵمان نبوو کاک شوان لە سلێمانی وەردەگرم کاک شوان سڵی خوا لەبێت ڕایخوا لە جناب باشی قوربان جان زۆر سپاس کاک شوانگیان تۆ باشی وەڵا گەرمی یارمەتیم بە قسەکانم نەبڕم چونکە قسەی دەمی خەڵکەکەینەوە بۆ ئێمە بەس تەشیر نەکەیتیانە لە خزمەتە تەشیریکیانە لە خزمەتین فەرموو ئەم وەزەکە ئیسە خۆڵخاوە خەتای و کەسانەیە کە سن دەنگ و دەنگیان داوە ڕاستە باشە یعنی غەدرەکەن بەڕاستی ئەوەی کە دەنگ بە ئۆپۆزیسیۆنیا دەنگ بە ئیسلامی و بە ئیلمانیا خەتایەتی تاوانە من وەکو خۆم باجی ئەوە نادەم و گلەیش ناکەم بەس گلەیەکم کۆمەڵی ئیسلامیەوە هەیە ئەڵێ یەکێتی و پارتی تاقودن زاڵمن دزن گەندەڵ یعنی دەست وایە جەردەن باشە زەلامێک کە 1 ساڵە ئەمە لێ بکات چۆن بەیانی ڕوودێ دانیشی بەرەو ڕووی دانیشی چی پێڵی پێ ئەڵێ تۆ دزی و کردو لە وڵاتانی بۆ هەرەوە نییە ئەم بەرپرسانە بڕوا بکە قوسمەتی ئەمە بەلای قسەکانی بەڕێز سەرنج و تێبینی و بڵێ بەرپرسەکانی بۆ نوک کۆمەڵی دادگەری بڕوا بکە لەگەڵ ئەو بەرپرسانەی کە تۆ ئاماژیان پێکەی ڕاستە و خۆ دانیشتون بەخوا قەسەم پێیان وتون ئێوە پارێ میلەتە زن گەندەڵیەکەن دەی چاکیکەن ئەم وەزاوات وا بەو شێوازە ناڕۆڕێ ینی وا تەسەوڕ مەکە کە دەستخۆشیان تێگەم با پەیامەکەم ڕووێت فەرموو کاک شوانگیان لە خزمەتە یەک پرسیار دووسێ پرسیار ڕوبەڕووی بەڕێز مامۆستا عەلی باپی دەکەمەوە خەڵک چ تاوانی و زمبێکیە ئەم پێ ڕێکارەبا ئەم مانگە بێت 12-13 هزار با و دانیشە بەرامبەری سەرۆکی هێرێم 2 سەعات کارەبای نەبی و دانیشە بەرامبەری سەرۆکی هێرێم لترێ بەنزین کە لە خەکەکەی خۆتا بێتە دەرەوە بە 1050 دینارە کە من نۆرمالەکە ئێڵم دانیشە بەرامبەری سەرۆکی هێرێم دانیشتەکەی کێشەکان بکرێت نا مەجای برات بە وەڵا من ئەم قسەیە چەند جاری تر کردومە هەر هەمیان مەسلحەتیان لە مۆزعا هەیە ئەگەر مەسلحەتیان لە مۆزعا هەیە من وەکو مامۆستا عەلی باپی و باقی حیزبەکانی تر گلێ و قسە ئەەکەم بە یەکێتی و پارتی چیمان لێشین کرد فەرموو وەکو مقتەدا سەدر وەرە پێشەوە خەڵکەکەوە والله هیچیان بۆ خۆی ناکەن هیچیان حتا مامۆستایانی ئاینی تاوانیان هەیە لە مەوزوعە چونکە برا بەڕێزەکەم ئەزانی وەزەی خەڵک چۆنە وەرە سەیری کەم ماڵ هەیە باوەڕم پێ بکە ینی ئێستا نانی شێوی نییە دەفەرموو مامۆستا عەلی باپیر و سەرکردەکانی تر لە ئاسمانن خەڵکی لە ڕێستانە پرسیارێکی شەخسی لێ بکەم تۆ دەنگدانە بەشداری کرد دەنگەیە دەنگ نادەم دەنگ بەم بەچی من ئەو پرسیارە زۆر جوانە گوێ لە من گرە سەبەبی ڕئیسی ئەوەیە کە خەڵک ئەزانی بۆچی خواگار ژانەربا پرسیارەکە جوابەکەی بگا
دەنگما بە بچوتنەوەی گۆڕان خەڵکی خۆفرۆشی تیابوو سیرەکەم بۆ سەرکردەکانی خۆی بوو بۆ ئیسلامیەکانمما بەرەو پێش بڕۆن سیرەکەم لە مەساڵحی خۆشن و ناتن دەنگی من بگەێنن دەنگی من گلەی لە خەڵکەکەنەوە چ قایتێکیەوە پێش خەڵکە و بڵێ کاکە ئەمما ئێمە فەرموویێنە سەر جادا لەبەرەوەی بەکارەباکەن بە 24 ساعتی فەرموو پێش خەڵکەون بڵێن تا بەنزین نەبێت بە 500 دینار ئەمدا پرسیاری تر کۆمەڵی ئیسلامی کەی جەریری ئەوەی تیا بۆ بەیە کردو بە گۆڕان و مشتێکەوە مەسئولەکان بڵێن دژن فڵان کەس دزا کاکشوان دەرفەتی زۆرم پێی قسە بکەی مەمنونم ینی بەس سەرنج بدە بڕوا بکە بەهۆی بەشداری نەکردن لە حکوومەتی بەشداری نەکردن لە هەڵبژاردندا هاوڵاتیان بەشداریان نەکرد لە هەڵبژاردن و ئەمە کاریگەری هەبوو لەوەی کە ڕێژەیەکی زۆر لە پەرلەمانتارەکانی دەسەڵات زیاتر بن ینی بایکۆتکردنی ئەو خەڵکە ناڕازیە کاریگەری هەبوو ینی بۆ نمونە ئەگەر لە 180 ئەو هاوڵاتی کە بایکۆتی کردوانی تەسەڵ بکە بڵێ وەڵا وەزاکە ناگۆڕێت تۆ وەرە کەسانێکی دیکەڵ بژێر وەرە کاکە گۆڕانکاری بکە کەسێکی دیکەڵ ینی هۆکارێکی ئەوەیە کە تۆ خەڵکێکی کەم ئەوانەی کە ناڕازین ئەوانەی کە دژی ئەم ستەمەوە ئەستان و خەڵکانێکی کەمن لەبەری هاوڵاتێکی کەم چوو بۆ دەنگدان ئەم کەسانە هەڵبژێرێت و ڕۆڵ بەڵێ زۆر چاگە باشە خەڵک بچێت دەنگ بات کۆمەڵی ئیسلامی لە تەزویریان یەکگرتووش لە تەزویریان لێکردین وەڵاهی 100 کورسەکەی پەرلەمان بێنن قەسەم بەخوا دەوری نییە لەگەڵ یەکێتی و پارتیا چونکە بۆ ئێوەش فێر لەو خشتا خشێنن هەرم و دەرخەستانە و کۆمپانیا و مەساڵحتانەیە سەیری خان و سەروەت و سیارەتانکە ئەگەر وەکو خەڵک بشین قەسەم بەخوا ئێوە کارەبای 24 ساعتی دانەیە چونکە بۆ مەساڵحتانەیە مۆلیدەتان خەڵکی فەقیر نیەتی داوا لە مامۆستا عەلی باپی دەکەم هەڵوێستی مەردانەیە بە کە پیاوێکی مەردە خەڵک گەشتوتە ئێرەی کە تەقیەوە قەسەم بەخوا سەر ڕوش بەیەک بسووتێ خەڵک زۆر باشە زۆر سپاس بۆ کاکشوان لە سلێمانیەوە لەگەڵمان نبوو دەچینە لای پەیوەندێکی دیکە کاک ساڵح لە چوارقوڕنەوە کاک ساڵح یان سڵای خوا لەبێت سڵای خوش لە جەنابەت زۆر سپاس کاک ساڵحیان باشیت مەمنون زۆر سپاس ئەزیزی من دیارە یەک جیلمە هزار و ڕەشەکە بوو دەستیان بۆ ئەوانیش برد کە بۆ نمونە من کابرایکی کرێکارم بەیانی دەچمە سەر کارەکەی خۆم کە بە 500 بوو ئەوڕۆ بۆم بۆ 750 کەواتە یعنی تەواو ئەوە دەستیان دەبینی قاقای کۆمەلگانە ئازیزی من کوێ بەرپرسە ئەوە ناتوانم پێیان بڵێم حکومەت و دەوڵەت و ئەوانە ئەو ڕژێمە بەرپرسە ئەوەی ئەو ڕۆکە لە سەرکارە ئەویش بەدەستی ئەوە لەولایە چکە گوناح بۆی بڵێ حکومەتی هەرێم تاوانێکی گەورە لە خۆمان دەکەین هەر لە ڕووی دەستەواژە و لە ڕووی ئێستا بۆ نمونە هەژار مکوریانی مابە یاخۆ تێمن مکوریانی بابە بەو دەستەواژانی کە ئەوڕۆی مە بەکاری دێنین بەڕاستی یعنی ڕخنێکی زۆریان لەوە دەگرێت ئەوانە نەڕژ یعنی هەتا ڕژێمیش نینە چکە ڕژێمی بەعەز وانە بادەی ژیاندی ئەگەر داگیریشی دەکردی و گەلێشی دەکوشتی و یعنی زیندە بەتاڕشێکی بەڵام زیندوەکەی دەژیاندن بەڵام ئەوانە دەیانێت مردوەکانیشمان بمرێنن بەدەستی ئەن قەڵتیش هەستی نەتەوایەتی لە ناو تاج کورد هەستی هەموو مرۆڤایەتی لە ڕووی پەروەردەوە لە ڕووی هەستی نەتەوایەتیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کولتورەوە لە ڕووی فەرهەنگەوە ئەوانە دەیانەوێت لە ناومان بەرن ئەزی من کاک ساڵە تا چەند گرنگە ئەنی هاوڵاتی ئەم ڕۆژانەی لە بەرچاوێ لە ڕۆژی هەڵبژاردندا ینی تۆ پێدوانیە بایکۆتکردنی هەڵبژاردن کاریگەرێکی خراپی هەیە بۆ ئەوەی کە زیاتر ئەم زوڵم و ستەمە بەردەوام دەبێت واتە ئەگەر تاوەکو نوێنەرێکی دەستپاک و بە جورئەت و کەسانی باش بنێنێتە ناو پەرلەمانەوە کە کاریگەریان هەبێت وە ئەمانە نەچنەوە خەڵک نەچێ بەشداری بکات لە دەنگدا بمانە پێدوانێ کاریگەری دەبێت لەوەی کە زیاتر و بەردەوام زوڵم لەم میلەتە دەکرێت بەڵێ بەڕاستی ئەوە ظروفك دادي ڕۆژگارێک دادی ئەو جیلە نوێیە ئەو جیلەی 50 وەتا دەگاتە ئەوانە ئەو هەمووی دەستی لەو حکومەتەی گیر بووە کاکە ئەوڕۆ دوو هێز هەیە لە وڵاتی مەداوانەی خەڵکیان قۆڕە کردووە ئێستا هەرچی ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە معاشخۆرە هەرچی ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانە معاشخۆرە کەواتە ئەو جیلە کاک ساڵە با دەفەت بین بە کەسانی دیکەش زۆر سپاس بۆ کاک ساڵە لە چوارقوڕنەوە لەگەڵمان نبوو کاک حەمەڕەشیدمان لەگەڵا لە ژاراوە کاک حەمەڕەشید سڵای خوا لێبێت کاکە سڵاوی خوا لە جەنابەت دیوارەت باش عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا کاک حەمەڕەشیدیان بەڕێزی ڕێزم بۆ کەناڵەکەت بۆ ستافەکەت بۆ بینەران و بیسەران زۆر سپاس کاک حەمەڕەشید کاکە ئەمیش ڕاخنەگریشم و ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختیشم خۆ بە سەرسەخت دەزانم خزمەتتان کاک حەمەڕەشید گومان لەوەدا نییە ئەوەی کە دەبێت و ڕوو دەدا ئەم ناگوزەری ڕوو دەدا کێشەکە دەسەڵاتە گوناحەکە هەمووی لە من دەسەڵاتیە
قابل ئەمن و تۆ نایکەین بەنزین گران دەبێ نەفەر بەگرانی هەڵدەگیرێ هەمووی تاوانەکە دەگرێتەوە بۆ سەر دەسەڵات بەڵام حەقی خۆشمە بە حەقی خۆمی دەزانم ئەو برادەرەی پێشتر زۆری هجوم هێنا بەو شێوەیە بێ ئەمەل نەبی باشە ئەوانەش کە خەڵک ببێ خەڵکەکە مردوو نەبێ ئەم دەسەڵاتەش لە بیرمە لە پەرلەمان کە سەرۆکی حکوومەتی بەدەنجی خەڵک هاتوون هەڵاز بەڕاستیاوی ڕەمبێ جەنابن لە یادت بێ با بەو شێوەیە زەعیف نەبین بەس با من گلەی سەرەکیم لە ئۆپۆزیسیۆنەوە ئۆپۆزیسیۆنی پەرژ و بڵاو کاکەوە لە حیزبیەکەت بۆ خۆت هەر کەسەوە حیزبی خۆی بۆ خۆی مەبارەکی بێت دەسەڵات حیزبی خۆی بۆ خۆی بەڵام عەجایب 4-5 حیزبی ئۆپۆزیسیۆن بۆ تا ئێستا ناتوانن بەرەیەکی تۆکمە ببێت بەیەکەوە ئیعتیبار زیاترا تێگەیشتی ئیعتیباری پێ پەیدا دەبێت بەرەیە کە دروست بکرێت زیاتر کاریگەری دەبێت دقات دەبەرامبەر میلەت ئەمەلی پێت دەبێت میلەت چاوەڕوانی ئەوەی دەکات بە یەک وتار بە یەک وتاف بە یەک دەنگ بە یەک دەنگ ئێمەش کاکە ئۆپۆزیسیۆنین کاکە گلەی تەواما لە دەسەڵاتە هەرچی دەیکا دەڵێن وا نابێ بۆ بەتەنێوە بڵێم بابە هەر چوارمانەوە بڵێن بار پێنجمانەوە بڵێن بۆ بەتەنێوە بڵێن هەر کەس بە خۆمان هەڵا بڵێن ئەمە وەکو شایەکەی خزمانی لێدێ بۆ خۆشا باشی بەسەر خۆتدا بکەیت ئەوەم پێچاز نییە ڕێزم بۆ هەموو حیزبەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆن خۆیان بۆ ئۆپۆزیسیۆن دەزانن تکان لێ دەکەم 3-4 مانگماوە بۆ هەڵبژاردن باواز لە خۆپەرستی بێنین بەیەکەوە ئەو دەبەش چێ چاکبوو میلەت دەنجی دەداتێ ئیتە دەستخۆشی لێ دەکەم برای بەڕێزم زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دیار لە سلێمانی و لەگەڵمانە کاک دیار سڵاوی خوا لەبێت کاتە باش کاک زانیار سەرچاوەکانم کاک دیارگیان تۆ باشیت ساسەکەم لەش ساغێ کاک زانیارگیان منیش هەر لەگەڵ ئەو قسەی کە حەمەڕەشیان یعنی ئەگەر ئەم لیستانەی کە بە حساب بە ناویان ئەڵێن ئۆپۆزیسیۆنین ئەگەر هەمویان بن بە یەک لیستێک هەمویان بن بە دەنگێک یعنی باوەڕ ناکەی ئەم ڕێژەی بەرامبەر دەسەڵات بگۆڕدرێ ئەم کورسیانە بگۆڕێ بۆ نمونە کۆمەڵ 8 کورسی هەیە نەوەی 10 کورسی هەیە گۆڕان ئەوە کورسی هەیە بەسم بۆ نمونە قسانە بۆکەم بەڕێز یعنی ڕێژەکە ناگۆڕێ لە بەرامبەر حکوومەتە یعنی بە هەموویان ببن بە دێک دەستێکی قایم وەکو چۆن کابراها شوڵەکانی هێنا بۆ کوڕەکەی وتی ئادی بزانم ئەمە بە دانەدانە بیشکێن و دوایی بکەن بە گوزەی بیشکێنن یعنی ئەگەر ئاوا بێ بە قەوەتر نابێ دوای ئەوەش نرخی پاس و تەکسی یعنی باوەڕەکەی لەم ڕۆژەیە هەرزانترین شت کری پاسە هەرزانترین شت بوویتە بیخێتە باری باڵزینەکە وانێ وڵی کری تەکسیە وڵی وەبیلای حکومەت ئاوا بەڕێوە ناچێ وڵی ژیان ئاوان نەفعی لە تۆ لە 50 لاوە وڵی نازانم بڵم چی وەکو بێژنمان لێ هاتووە لە 50 لاوە فریا ئاو بکەوی فریا کارەبا بکەوی فریا دەم دوشەوە بیستمەڵەن لە هەولێر ئاو نێپارێک ئاو وەرەگری ئەخەی نامە سەرانە نییە ڕاست زۆر سپاس بۆ کاکدیار لە سلێمانیەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە مام جەوهەر لە کۆیەوە مام جەوهەر سڵاوی خوا لەبێت سڵاوی خوا لە جەنابێت بەو برادەرانە بری هەندە درێژەی پێ نەدەن دقە بەسە چی ئەو هەمە مناقەشیان لەگە مەکە دەڵێم نەبوو سەرکردە دڵت پێی خۆش بێ بۆ دوا ڕۆژی خۆش کورت پەرامۆش بێ هەرچی دەیبینی یاخی لە ڕاستی دژی میلەتە و دوژمنە دۆستی بۆیە ئەم کوردە هەردوا کەوتووە دوا ڕۆژی نییە و پەچی کەوتووە کاکە وا دەگرانی ئەزانی بینێنەوە ئەردوغان لە بن سەرمانە 2030 بەر نێدەفتەوە سەری کورد دەستە قوڕەیە کورە ئەگەر لاوەتی سۆرسی کوردستانە بووە هەموو یاخی بوون هیچی لەگەر ڕاستی نەبووە چەندی ساڵ هەلی سدر ڕێککەوتێ لە بۆ خەڵکی کوردستانکە بگا بە ئامادە خۆی سەرکردەکانی کوردیاندایە کابی ئەنفال و کیمیاباران و کۆدڕەوی و دەربەدەری و نەهامەتی و ئەو حکوومەتە گەندەڵی ئێستا و پەرلەمانی بندیوار و سەرۆکایەتی هەرێمی بەناو و سەرۆک کۆماری بەغدای بەناو هەمووی بڵقی سەر ئاوە زۆر باشە دەستیان بە کورسەکەیەوە گرتیا ڕێگە بدە دەستیان بە کورسەکەیەوە گرتیا بانەی بە خوریان بەسەر وەڵا یەک تۆپی رووسیا یەکی زاری رووسیا یەکێتی پارتیدە و کوردستانە بە حیزبەکانیش نامێنن با بە خۆیان دابتەوە کورد سەپاری باوچیوان نییە بەچەک مەنازم سەدامی ژوای کرد پەتی سێدارە ئەوی ڕسوا کرد ئێوەش ڕسوا دەکا خورتان بەسەر چێوەرەچن
مافی هەزاران خوێن هەزارە شەهید و ئەنفال و چمیا باران و گرانی ئێستا و دەربەدەری و تێکدانی 4,500 دێ ئەم هەموو زوڵمە لای خاوەن نابێ بازانی لەسەر شانی جەنابتانە لەسەر شانی جەنابتانە بە خۆتان دابستەوە ئەو سەرنجسامانەی ئێوە هەمووی ماڵی خەڵکی کوردستانە زۆر باشە بەستەوە ڕخوا حەقی. زۆر سپاس مام جەوەریان بۆ سەرنج و تێبینیەکەشێ بڕۆ کە زۆر جار ناحەقی دەوترێت ئیتر خۆمان ناگرین کە لەبەر ناحەقی کە دەوترێت بێدەنگ بین و نەتوانم وەڵامی ئەو ئازیزانە بدەمەوە تەنها ئەوەیە کە ئەگەر مناقەشەیە یان شتێک ئیزافەکەم بۆ قسەی ئێوەی ئازیز تەنها ئەوەیە کە بە شێواز لە شێوازەکان دەمەوێت زیاتر لە بەرنامەکە سەرنج و تێبینی ئێوەی ئازیز ڕوون بێت. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکتەها لە سلێمانی و کاکتەها سڵای خوا لێ بێت. سڵاو لێ بێ براکەم دەخۆشی یەکەم بۆ بەرنامەکە. زۆر سپاس کاکتاگیان. کاکە بۆ نمونە ئێوە ئیشتان چییە؟ ینی کۆمەڵ ئیشی چییە؟ گوتو ئیشی چییە؟ بۆچی ئازادن بۆ خەڵکە و خەڵکە بڕچێتە سەجادە و ئاوا بڕوا خەڵک یەک ساڵی دە خۆی پێناژی. یەکێتی لەدەستیان قەس نایەڵێ بەنزین داخڵ بێت و بەنزین گران دەکات و بەنزین نەوتی ئەم هەرێمە دەرەکات لە حەسیرە و لە گەرمیان نەوێرێ لە بازیان ئەیپاڵێوێت و بە عارزوی بە نێرەکەری بە گران ئەیفرۆشە بۆ خەڵکە و کەسیش نییە پیاویش نییە قسە بکات. ئەیەوە ئیشتان چییە؟ ئەی شاسوار بۆ هەردەم ڕاکێشێت بۆ نمونە ئەمە ئێوە کورسیتانەیە بۆچی خەڵک ناڕژێن لەسەر جادە بۆچی ناچن یەقەی حکومەتی عێراقی بگرن کاکە وەڵای حکومی کوردی زۆر باشە خوازم حکومەتی عێراقی بێکان نامەوێت حکومە بکات نەکێکێتی و پارتی کە ئەو پەڕی فەسادیان بڵاوکردەوە ئەو پەڕی سەعدا لە خەڵکەکەن ئێوەشیشان پێ ناکرێ حیزبەکانی تریشیان پێ ناکرێ کاکە کاکتەها زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڕا بکە ناحەقی بوترێت کە ئەوان هیچیان پێ نەکراوە ینی دەرخستنی مەلەفێکی گەندەڵی بەرپرسان دەبێت وڵاتی خۆی هوشیاری ئەو هەبێت بێتە شەقامەکان ڕاستە پشگیری ئۆپۆزیسیۆن گرنگە لەم نێوەندەدا بەڵام هوشیاری هاوڵاتیانیش گرنگە کە بێدەنگ نەبن لەو بارودۆخی کە لە ئێستادا هەیە. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا لە هەولێرەوە. کاک پۆڵا سڵای خوا لێ بێت. تۆ لە هەموو بینەرەکانت لە کارمەندەکانتان. زۆر سپاس کاک پۆڵاگیان. گەرباسی گەندەڵی بکەین پەرتووکێکە دەستی پێکراوە بەڵام لاپەڕەی کۆتایی دیار نییە کەواتە پەرتووکێکی کراوەیە گەندەڵی لە کوردستان. ڕەخنەکان دەبێ ورتر بگرین چونکە ڕەخنەکانیش قۆناغی ڕەخنەگرتن شێوازی ڕەخنەگرتن دەبێت دیارتر بێ ڕوونتر بێ. بۆ نمونە کرێی نرخی گواستنەوە گران بووە ڕەنگە داستپێرەکان پاساوی خۆیان هەبێ بەڵام لێرەدا مافی خۆمانە بپرسین ئەرێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەولێر دهۆک ئێوە ڕۆڵتان چییە؟ ئێوە لەگەڵ سەندیکای تایبەت بەوان کۆبوونەوە گەیشتنە لای وەزیری گواستنەوە گوێیاندن ئایا چوون کەواتە بەرپرسیارەتێکە دابەش بووە ماڵوێرانیەکە دابەش بووە با کاتی ئەوە بەسەر چووە بڵێن دوو کەس نمونەیەکت بۆ بێنم دڵیا بە بەتەمای گەورەکان بین کوردستان ئەنفال دەکرێتەوە و ئەنفالی گەورەش دەکرێت. بۆ نمونە برای بەڕێز ئەمڕۆ بۆ مۆلیدە چوم گاز بکڕم باوەڕت بێ لەو وێستگەیەکە کڕیم گەنجێکی بەڕێز بوو وتی کام گازت دەوێت وتم گاز چی کام وامزانی ئێرانیە وامزانی تورکیشە وتی نا فلانە کۆمپانیا و فلانە کۆمپانیا یەکسەر ناوی سەرکردەکانم بەبیر هاتەوە. تۆرە ملەتی کورد من سەرکردەت بەرپرسی گەورەت ببێتە گازفرۆش ئاخر نێنەرێت سەندیکە بەڕێزم تۆ بەیانی دوو بەیانی چۆن ناوی حزبەکەت بەرز دەکەیەوە ئەندامی ئەنجومەنی لە پارێزگای سلێمانی ئەندامی پەرلەمانی لە تایبەتمەندی بە سەرساوزە و سامانە سروشتیەکان ئەوانی تر لەکوێن ئێوە ئەخەر هەمووی بخەینە ئەستۆی گەورەکان. کاکتەها ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەی کرد لەو بارەیەوە ئەو هۆکاری خستە سەر گرانبوونی بنزین وهروەها باسی ئەوەشی کرد کە کۆمپانیای کار کە ماگانە 250,000 بەرمیل نەوت لە پاڵاگۆکانی دابش دەکات یاخود شی دەکاتەوە بۆ بابەتەکانی بنزین و گاز و جۆرەکانی دیکەی سوتەمەنی هیچ بەشە بنزینێک بۆ سنووری سلێمانی و گەرمیان نانێرێت بۆ ئێمە هۆکارێک کاکە بۆتەوەی گرانبوونی نرخ لەم ناوچەیەدا ڕێگادا ئێدە باواز بێنی دەبا ئەندامەکانی تر واز بێنن با کوردستانیان بۆ چۆلکەن بۆ ساتێت کەس هەمووی بەشدارە
دڵسۆزیە پەتای گەندەڵی پەتایەکی نادڵسۆزی نادادپەروەری بێباکی هەمووی گرتۆتۆ کاکی من زۆر سپاس بۆ کاکتەها لە سلێمانی لەگەڵمان نەبوو کاک کاروان لە سلێمانی وەردەگریم کا کاروانگیان سڵای خوا لەبێت سڵاو لە تۆز برای بەڕێزم باشی برایجان باشی برایگیان سەرچاوە والله براکەم بەنسبەت حکوومەتی هەرێمەوە والله گوناحە باس حکوومەتی هەرێم بە خراپی بکەی هۆکارەکانی ێزانی بۆ برایجان بۆچی کارەکانی لەبەرەوەی بێدەنگی میلەت ئەوێ بێت قسە ناکات لە چاو هەموو هۆکارەکانە خۆی بێدەنگ کردووە لە بانزین گران بۆ خۆی بێدەنگ کردووە شتومە گران بۆ میلەت خۆی بێدەنگ کردووە ئارد و زەخیرە گران بۆ خۆی بێدەنگ کردووە ئەوە تا هەمی مانگێک نابێ ئارد لەنێو بازارە بگەڕی لەنێو خزم و کەسوکارە ینی پاساوی بێدەنگبوونی خەڵک بۆچی دەگەڕێتەوە ینی بۆچی ناومێدن ئەزانی بۆچی ناومێدەکە لەوەیە خۆمانین حکوومەت نییە ئەگەر ئێمە هەڵبچین لە ئەوە 4 مانگیکە دەنگان دەست پێکە بە عام هەمومان بە ئۆپۆسیۆنتەوە بە دەسەڵاتەوانەیە بایکۆتی دەنگان بکەین جا بزانە ئێمە ئەم حکوومەتی هەرێمە و ئۆپۆسیۆن و دەسەڵات دەخینە سەر ڕێگان ڕاستەکە یان نا بەس لە خەتای خۆمانە بە موچەخۆرەکانمانەوە کە موچەخۆرین هەمیڵێ ناڕازی لە موچە ناڕازی دەنگان نەگرێ دەنگەکەشان پێ جوێنیان پێڵێ پارکێ ینی معنای ئەوەیە خەتاکە لە خۆمانەیە خەتاکە لە دەسەڵاتانی ئەگەر ئێمە وا لە دەسەڵات بکەین بیخینە سەر ڕێڕاستەکە و بایکۆتی دەنگان کەین و دەنگان نەکەین نەچین بۆ دەنگان جارێکە ئەوان کارێکی وامان لەگەڵان ناکەن کە ئێمە بتوانین پێت وانە بایکۆتکردنی دەنگدان دەبێتە هۆی زیاتر ڕێژەی بەرزبوونی دەنگەکانی ئەوان و زیاتر سەرکەوتنی کاندیدەکانی ئەوان بۆ نمونە ئەگەر لە شوێنێکە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە ئەگەر دەجوولەکە هەبێت و زۆرینە موسڵمان بە زۆرینەکە نەچێتە دەنگدان و بەشداری نەکات ئەم دەجوولەکەی دەرچن بێن حکومی ئەم کوردستانە بکەن ینی بەڕاستی بەرپرسەکان بەرپرسایەتی ئەچێتە سەر ئەستۆی ئەو هاوڵاتی کە نەچوونێنەرە موسڵمانەکانی خۆی هەڵبژێرەمە بۆ نمونەیەکە بۆت باسەکەم قسەکە زۆر جوانە بەس بەڵام من نمونەیەکی بەڕێستێنەوە بۆ نمونە شاری سلێمانی ئەڵێ دانیشتوانەکەی ملوێنێک و 400 نمونە شمولکردنی دەنگان بۆ نموناڵێ 900,000 دەنگانەکە معقولە 900,000 دەنگان بایکۆت کە بۆ نمونە 500 بایکۆت کا بە 400 دەنگ بکات معقولە یەکێتی 600 دەنگ بەس لە 600,000 دەنگ لە سلێمانی بێنێ کە دەنگانەکە بۆ نمونە بایکۆتکردنەوە مەبەستەکە پێ لێرە ئەبێت تۆ نوێنەرانی حکوومەتی عێراقی کەسی پاک نوێنەرانی نەتەوەیە گرتوەکان کەسی پاک لە ئەوروپا و لە دەرەوە بێنیت خۆتان ئۆپۆسیۆن داوا بکات کە بڵێ ئەم دەنگانانەی ئێمە ئاوایە سوسیالی وای تێگرێ بە ئێوە سەرپەرشتی بکەن نەک ئۆپۆسیۆن بیکە ئۆپۆسیۆن بە دانیشە ملیۆنکێکە گاتە ملیۆنە بعد جێگامەی نوێنەری فلان و فلان و فلان بەڵام لەو 4 میک زەمین ئاسایش بەرامبەری وەسا و چاوی لە سوورەکاتەوە وەڵا بە لۆریش دەنگان خاتە ناو بنکەی دەنگانەکانەوە ناوێرن قسە بکەن ئەمە حەقیانەتەکەی برای بەڕێزم ڕاستەکە کارۆنگیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە لە سلێمانی و لەگەڵمان نابووی دەچمە لای کۆتا پەیوەندی کاک عەلی کاک عەلی سڵای خوا لەبێت سڵاوی خوا لەتۆ برایگیان زۆر سپاس برایگیان ئەپرسن کێ بەرپرسە لە بەرزبوونەوەی نرخی گواستنەوەی هەوڵاتیان بە پاس و کەسی باشە خۆ ئەم میلەتی داماوی فەقیری هەزارە بەرپرس نییە کێیە تەنها مەسئولەکانن بە پەنجەی دەست ئەژمێرێن هەمومان نەزانین کۆمپانیای کار هیچ کێیە هیچی مەسئولێت هیچی بەرپرسێکی لە وڵاتەیە سەوای لاتوە وڵاتێکە شتانە ئەو وردەکارانە دەزانێت هەمومان ئەو وردەکاریانە دەزانین و هەمومان لە ژێری لێەوە بۆڵەمان دێ دەڵێن وەڵا بەنزین گران بۆ وا بوو ئەمە بۆ ئەوە بوو هەمومان ئەم مەوزوعانە هەمومان باشە زانین و بێدەنگین لە ئاز ئەم بەرپرسە گەندەڵە ناعەدالەتە نابەرپرسانە ئەگەر ئەم حکوومەتە بەم شێوازە بەردەوام بێت دڵنیاتانەکەم شۆڕشێکی چەکداری بەهێزی کوردی نەبێت ناتوانێت ئەویش لە ڕێگەی بەغداوە کە بتوانێت بیان ڕوخێنێ شۆڕشێکی چەکداری لە ڕێگەی بەغداوە ئەمانە هەتا ئێستا بەم گەندەڵ و ناعەدالەتە هاوردیانەوە 30 ساڵە ئێمە لەژێر دەستی ئەمانە ئەچۆسێنەوە بێ ئەوەی ئەم هەوڵە مەدەنیە کاریگەری نەبوو لەوەی کە ئەم بەرپرسانە بەخۆیان بچۆن بچنەوە کە ژیانی هاوڵاتیان بەرەو باشبوون بەرن براگیان ئێمە ڕۆژ لە ڕۆژ بینیمانە ژیانی هاوڵاتیان بەرەو خراپتر ئەچێ بەرەو باشتر ناچێت کەوایە ئەم هەوڵە مەدەنیە هیچ
بێباکن لە ئاسی ئەم میلەتە ئەم مەسئولە گەندەڵانە بێباکن لە ئاس ئەم میلەتە کەوایە هەوڵی مەدەنی هیچ سوودێکی نابێ بۆم میلەتە تەنها وەکوتم شۆڕشێکی چەکداری لە ڕێگەی بەغداوە تەنها ڕێگە چارە ئەوەیە کە بەغدا بتوانێت دەست بەسەر هەرێمی ئەم کوردستانە بگرێت ئەویش لە ڕێگەی بەغداوە شۆڕشێکی چەکداری لە ڕێگەی بەغداوە کوردی دروست بێ لە ڕێگەی بەغداوە. بەڵام کاک ئالێر چەند دەرفەت نەما بەڵام بۆچی ئێمە بیگەینەوەی کە لایەنێکی دەرەوەی هەرێم بێت ئەم وڵاتەمان داگیر کات چکۆمە شێوازێکە لە داگیرکاری بۆچی هاوڵاتی هوشیاری ئەوەی نەبێت کە خۆی هەستێت بە گۆڕانکاری لە وڵاتەدا و ئەم بەرپرسانە بگۆڕێت ڕاوکە ئەنی ئەوە پاساو نیە بڵێن ئەمانە ناگۆڕێن لە ناو ناچن یەکدەنگی هاوڵاتیان کاریگەرێکی زۆری دەبێت لە گۆڕانکاری بوون لە تەواوی وڵاتە لە تەواوی سێکتەرەکانی ژیاندا. بێئومێدی خەڵک وای کردۆ کە بتوانین ئەم قسانە بکەیت بێئومێد بووین لە ئاسی ئەم دەسەڵاتێت بکەندەڵە چونکە هەم بینیمان لە سلێمانی لە ڕانێ لە چەمچەماڵ خەڵکە کوژێ حکوومەت بێباکە بۆ نمونە داواساری ئەکرێ ئەچنە بەردەمی حیزبەکان ئەچنە بەردەمی بۆ نمونە مەڵبەند و لەخەکان خەڵک ئەکرد لە کفری لە کەلار خەڵکە کوژێ حکوومەتە بێباکە بەدەیان و سەدانی تریش بکوژێ ئەمجا بێباکن لە ئاسی ئەم میلەتە. زۆر سپاس بۆ کاک عەلی لە کەلارەوە لەگەڵمان ناو بەڵێزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.